کورسانی و سڵاوتان لەبێت ئەمێوارەیەش لە بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەوە لەگەڵتانە بین. دەستپێکی کردنەوەی ساڵی نوێ خوێندن کەمتر لە مانگێکی ماوە و هەتا ئێستا گرفت و کێشەکانی مامۆستایانی وانە بێژ لە هەرێمی کوردستان چارەسەر نەکراوە. ئەمێوارەیە ئێمە لە فایل و دیاردەوە لەگەڵ کۆمەڵێک مامۆستای وانەبێژ لە پەروەردە جیاجیاکانەوە کە بەسپاسەوە میوانی فایل و دیاردن لەسەر کێشە و گرفتەکانی مامۆستایانی وانەبێژ گفتوگۆ دەکەین. بۆچی تا ئێستا گرفتەکانی مامۆستایانی وانەبێژ چارەسەر نەکراوە؟ شێوازی دامەزراندن باس لەوە دەکرێت کە جیاکاری دەکرێت. هەندێک مامۆستا کە یەک ڕۆژیش وانەبێژیان نەکردووە دامەزراون و مامۆستاشەیە ساڵانێکی زۆر خزمەتی وانەبێژی هەیە بەڵام تا ئێستا هیچ شتێکی بۆ نەکراوە. ئەمە لەلایەکی تر لە ڕووی شایستە داراییەکان و ئەو موچەی کە پێیان دەدرێت. مامۆستایانی وانەبێژ باس لەوە دەکەن هەتاکو ئێستا موچەی مانگی 5یان وەرنەگرتووە کە بەڕاستی ئەو مامۆستایانە بەشێکی زۆریان کرێچین و خێزاندارن و پێویستی بەوە هەیە کە ئەو موچەی پێ بدرێت و ئەو موچەیە وەربگرێ. ئەمەش یەکێکتر لە گرفتەکان. دایکانی وانەبێژ کە مامۆستای وانەبێژن لە ڕووی مۆڵەتی دایکایەتی ئەو مۆڵەتی کە پێیان دەدرێت ئەمەش کێشەیەکی ترەکە زۆر کەمە و ئەو کاتی کە منداڵەکەیان زۆر بچووک و ساوایە دەبێت بەجێ بهێڵن و بە ناچاری بچنەوە دەوام بکەن. ئەمە ژێکی ترە لە گرفتەکان. گرفتی شوێنی مانەوە بەشێکی زۆری ئەو مامۆستایانە کرێچین یاخود گرفتی شوێنی مانەوەیان هەیە و ئەوە شێوازی موچەکەیانە کە پێیان دەدرێت. بابەتێکی تر کە زۆر گرنگەم ئێوارێ باسی لێوە بکەین ئەمە لە بەرنامەکانی پێشتر باسی دابەشکردنی زەویمان کرد بەسەر فەرمانبەران و مامۆستایاندا. ئایا مامۆستایانی وانەبێژ مافی وەرگرتنی زەویان هەیە لە هەرێمی کوردستان یاخودنا؟ هەموو ئەم بابەتانم ئێوارەیە لەگەڵ مامۆستا بەڕێزانە گفتوگۆی لەبارەوە دەکەین. بەڕێز مامۆستا محەممەد کەمال کە بەڕێزیان مامۆستای وانەبێژن زۆر بەخێر بێن. مامۆستا دیار قەزاس بەڕێزیشتان زۆر بەخێر بێن. مامۆستا سۆران ناسر زۆر بەخێر بێن. مامۆستا ڕێکەوت عومەر بەڕێزیشتان زۆر بەخێر بێن. مامۆستا هاوکار فەتاح کە ئەمە بەڕێزیان هەموو مامۆستای وانەبێژن وەک ئاماژەم پێکرد لە پەروەردە جیاوازەکانەوە هاتوون زۆر بەخێر بێن. مامۆستا محەممەد با لە بەڕێستانەوە دەست پێ بکەم. هەتا ئێستا کەوا نزیکین لەوەی کە خوێندن دەست پێ بکاتەوە بەڵام گرفتی مامۆستایانی وانەبێژ چارەسەر نەکراوە و لەگەڵکردنەوەی دەرگای خوێندنگەکان گرنگی بۆ بابەتە دەدرێ و ڕوو دەکرێتەوە ئەوەی کە کێشەکانی مامۆستای وانەبێژ چییە؟ هۆکاری چارەسەر نەکردنی کێشەکانی ئێوە تا ئێستا چییە؟ سڵاو بۆ جەنابتان و سڵاو بۆ ئەم کاتێک کە بۆ مامۆستایان و بەتایبەت بۆ پرۆسەی پەروەردەتان دابین کردووە. بە باوەڕی من ئەوەی کە لە هەرێمی کوردستانە دوای هەموو بابەتەکانی تر قسەی لەسەرەکرێ پرۆسەی پەروەردەیە و پرۆسەی پێگەیاندنی نەوەکانی ئایندەی ئێمە. تاوان ئەم قسەی لە خۆمەوە ناکەم بەڵگەم پێیە چەندین بەڵگەم پێیە لەبەرەوەی ئەوەندەی خزمەتی کەرتی سەربازی و خزمەتی کەرتی دارایی لە هەرێمی کوردستان نەکرێ خزمەتی وەزارەتی پەروەردە ناکرێ. لە ساڵی 2014ەوە پرۆسەی پەروەردە هیچ کادرێکی نوێی بەخۆیەوە نەبینیوە. هیچ مامۆستایەک نەیتوانیەوە ببێتە مامۆستای میلاک لە پرۆسەی پەروەردەیە. لە ساڵی 2014ەوە ئەوەی عیب و عاری وەزارەتی پەروەردەی داپۆشیوە مامۆستایانی وانەبێژن. ئەم کێشەیە لە 10 ساڵی ڕابردووە بە زۆر تەنگ و چەڵەمەی ناخۆش و دژوارە تێپەڕیوە تا گەیشتوونەتە ئێستا. لە لادێ دوورەکان بە سەرما بە گەرما ئەم مامۆستایانە نەیان هێشۆ پرۆسەی پەروەردە پەشی بکەوێ مناڵی ئەم نیشتیمانە دوورە خوێندەواری بن هەمویانیان فێریەوە کردو مامۆستاکانی وانەبێژ خوێندکارەکانی خۆیان پەروەردە کردووە چوونەتە زانکۆکان و ئەوانیش بوونەتەوە مامۆستا و ئێستا خوێندکارەکانیشیان مامۆستای وانەبێژن هەر وەکو خۆیان کە خۆیان مامۆستای وانەبێژن دەلالت لەوە ئەکا کە ئەم حکوومەتە و پرۆسەی پەروەردە لە قەیرانێکی گەورەدایە کادری پەروەردەیی پایەی سەرەکی ناو پرۆسەی پەروەردەیە لە تەنیشتی منهەجەوە لە تەنیشتی فێرخوازەوە سێکایی گرنگ هەیە فێرخواز منهەجی پەروەردەیی لەگەڵ مامۆستای پەروەردەکار. ئەم مامۆستایانە بە موچەی 400,000 دینار 10 ساڵی ڕێکە وەزارەتی پەروەردەیان لەسەر پێ ڕاگرتووە. 3 وەرزیریان گۆڕیوە. نوێنەرانی مامۆستایانی وانەبێژ و من و هاوڕێکانم چەندین کۆبوونەوەمان بە درێژایی 10 ساڵ کردووە. باشە؟ ئەم دەست پێردراوە بەو دەست ئەم ساڵ پێردراوە بەو ساڵ
بەبێ ئەوەی کێشەی مامۆسای وانە بێش هیچ بەرەوپێشوونێکی بەخۆی دیبێت طبعاً ئەم قسەیە من کێشەکان ئەوەندە قورسن کە بە درێژایی ئەو ماوەی تۆ باسی دەکەی ئێوە لە هەوڵدا بوون بەڵام چارەسەر نەخێر کێشەکان قورس نین ئەی بۆ چارەسەر ئیهمالی هەیە بۆ پرۆسەی پەروەردە باشە من 8 جار بۆ 9 جار لەگەڵ وەزیری پەروەردەیە دانیشتوم نەگەیشتومەتە 8 پۆینتی دڵخۆشکە لەم بابەتەیە چوومەتە بەغا لەگەڵ وەزیری دارایی عێراق دانیشتوم لەگەڵ یعنی ئەو کێشەکانتان بردە بەخا بەڵێ لەگەڵ لەوێ بەچی گەشتن لەگەڵ سەرۆکی لیژنەی دارایی ئەتوانی دانیشتوم لەگەڵ پەرلەمانتارە جیاوازەکانی فراکسیۆنە جیاوازەکان دانیشتوم ڕێک وەک بزن شیردا بۆ داپیرداکەی لێ هاتووە کە من زۆر جایڵم ئەم ئەڵێ بچۆ بۆ ئەوێ ئەوڵێ بچۆ بۆ ئەوێ مەوزوعی ئێمە لەم بینە خەریکە لە ناوەچێ من تازەترین شتت پێڵم کە باسی بەغداد کرد ئەمڕۆ لە کۆبوونەوەی وەزیری دارایی طەیب سامی لەگەڵ ئەندامانی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق یەکێک لە ئەندامانی لیژنەی دارایی بەڕێز وەزیری دارایی وتووە ئەتوانن پارە بۆ مامۆسایانی وانە بێژ دابین بکەن لە هەرێمی کوردستان کە بە ڕسمی کتابیان بۆ ناردوون ڕێژەکانیان بۆ ناردوون داوای تەخسیس مالیتان لێکەن هاوشەی وانە بێژەکانی عێراق مەگەر ئەمە بودجە تازەمووی لە ئێوە نییە وەزیری دارایی عێراق بۆ وەڵامیاوەتەوە ئێمە هیچ بڕگەیەکی قانونیمان نییە بۆ ئەوەی کە تەخسیسی مالی بۆ مامۆسایانی وانە بێژی هەرم بکەین و ئەم بابەتە داوامان لێکراوە و لەگەڵ نوێنەرەکانیشان دانیشتوم بڕگەیەکی قانونیمان بەدەستەوە نییە بەڵام بڕگەی قانونیمان بەدەستەوەی بۆ وانە بێژەکانی تری عێراق کە لە ساڵی 2009 یاسایەکان هەیە لە یاسای ئەمنی غیزایی ئاسایشی خۆراک بڕێ پارە مابەوە ئێمە بەو بڕەپارەیە مامۆسایانی وانە بێژی عێراقمان کردووە بە هەمیشەی کە 15 محافظەیە و بەرپرسین لێی بەڵام دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان بەر لەوەی کە موچە بچێتەوە دەستی بەغداد بەر لەوەی کە قەراری مەحکەمەی ئیتیحادی دادگای فیدراڵی لەسەر موچە بدرێ دەبوو ناوی مامۆسایانی وانەبێژی بە فەقەرەیەک تەسلیم بکردایە کە ئەمانە کادری پەروەردەین زیندون بندیوار نین لیستەکانیان لیستی ڕاستەقینەیە باشە فەرموو ئەوانش بخەرە ناو لیستی موچە خۆرانەوە وەزارەتی پەروەردە بەرپرسی تەخیرکردنی ئەم بابەتەیە کە ئەم لیستەی نەخستە ناو لیستی موچە خۆرانەوە ئێستا کێشەی مامۆسایانی وانەبێژ لە بەغداد خەریکە بەرەو چارەسەر نەکردنی کۆتاییە ڕوا کە ئیتر چارەسەرەکان لە بەغداد نییە دەبێت بێنەوە هەرێمی کوردستان ئەم بابەتە چارەسەر بکە هەرێمی کوردستان لە دوای بڕیاری دادگای فیدراڵیەوە بۆی نییە هیچ کەسێک دابمەزرێنێ بۆ چونکە دامەزراندن لە ناو یاسای بودجێ ئاکرێ و بێت تەخسیسی مالی لە بودجەوە بۆ بکرێ معلومی جەنابتانە هەرێم بڵێ لە هەرێم هەر بە معلقی مێنێتەوە دەبێت بە معلقی نەمێنێتەوە دەبێت لە ماوەی ئەم مانگەیە پێش 15 کە دەرگای ناوەندەکانی خوێندن ئەکرێتەوە مامۆسایانی وانەبێژ بە شێوەی کاتی بۆ ماوەی 2 ساڵ تا ساڵی 2026 بکرێن بەگرێ بەست بۆچی ئەڵێن بە شێوەی کاتی لەبەروی ساڵی 2026 دیسان پرۆژە یاسای بودجە لە پەرلەمانی عێراقا دەست پێ کاتەوە ئەو کاتە ئەتوانێت تەخسیس دواتر گەڕێمە وڵات مامۆستا دیار پێش بەرنامە باسمالەوە کردوتان تا ئێستا موچەی مانگی 5 مامۆستایانی وانەبێژ وەرنەگیراوە ینی گرفتەکە لەکوێدایە پێشتر باس لەوە کراکە ئەو پرسی موچەی فەرمانبەران کە دەچێتە بەغداد ئەمەش دەبێتە هۆی چارەسەرێک بۆ شایستەدارایەکانی مامۆستایانی وانەبێژ سپاس بۆ ئێوە سپاس بۆم کاتێک بەخشتان بە ئێمە موچەی شایستی مامۆستایانی وانەبێژ لە خەرجیایە نەک لە موچەی موچەخۆرانی هەرێم یعنی جیاوازە شایستی مامۆستایانی وانەبێژ تا ئێستا نەدراوە لەبەرەوەی داهاتی ناوخۆ بە ئەڵێن داهاتی ناوخۆکەمە یاخود داهاتی ناوخۆ بەشی ئەوە ناکە کە موچەی پێ تەکمیلە بکەن و داوەشی بکەن بەم گرفتانە دواکەوتەوە ئێمە هەموو مانگێک ئەبێ لەگەڵ لە بانقی هەرێم لەگەڵ لایەنی پەیوەندیدار لەگەڵ وەزارەتی دارایی قسە بکەین بۆی کە بتوانین شایستەی مامۆستایانی وانەبێژ لە کاتی خۆیان بدرێن هەرچەند لە کاتی خۆشان نادرێ و دواکەوێ گرفتەکە لێرەیە کە یعنی هەموو مانگێک لە کاتی خۆیان موچە وەرناگرێت نەخێر ناوەکو ئەمەشمان پێکرد تا ئێستا موچەی عەفو موچەنە شایستە نەکرد موچە پێڕێن شایستە چونکە لە خەرجیایە هەتا ئێستا شایستەی مامۆستایانی وانەبێژی مانگی 5 دابەش نەکراوە لە کاتێکە مامۆستای وانەبێژ هەیە کرێچیە هەیە ناتوانێت بژێوی ژیانی دابین کات چاوەڕێی ئەو بڕەپارەیە بەداخەوە ئەمە گرفتە بۆ مامۆستایانی وانەبێژ چه هەوڵێکتان ناوە لەو بارەیەوە هەوڵەکان ئێمەوانێرەکان هەوڵی تەواو داین ولا لەگەڵ لایەنی پەیوەندیدار و پەیوەندیەکانمان بەردەوامە بۆی کە هیچ نەبێت
بۆ ئەم ساڵی کە زەنجی خوێندن لێدرێ مامۆستای وانەبێژ نەدەمێنێت لە هەرێم و دابەزرێن بە شێوەی گرێبەست بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکی ئیجابی نەدراوێتەوە بەڵام ئێمە ناومێدین و چاوەڕێیەکەین کە حکوومەتی هەرێمە وەزارەتی پەروەردە وەڵامێکی دی باتەوە بۆ مامۆستانی وانەبێژ لەگەڵ لایەنی پەیوەندیدار کە لە نزیکەوەتان بینیوە هەمیشە لە هەوڵ قسەی ئەوان بۆ ئێوە چییە؟ قسەی ئەوان چاوەڕێکن ئەوان چاوەڕێیەکەین و بەردەوامە بینێمە لە چاوەڕێ بەڵام هەتا ئەو کاتی کە زەنجی خوێندن لێدرێ ئێمە چاوەڕێەکەین دواتر هەڵوێزی خۆمان دەبێت. دەستخۆش مامۆستا سۆران مامۆستا هەیە وانەبێژە بەڵام ینی ماڵی خۆی لە شوێنێکە و دەبێت پێویست دەکات بچێت بۆ شوێنێکی تر ینی دەرز بڵێتەوە بۆ خوێندنگەکەی لە شوێنی خۆیەوە دوورە و پێویستی بەوە هەیە ڕەنگە گرفتی مانەوەی بۆ دروست بێ و ئەمەش ئەوک باسمان کردبوو چ و شایستە دارایەکان لە کاتی خۆیان نادرێ دەوترێت ینی مامۆسایانی وانەبێژ هەندێک جار کێشەی کۆمەڵایەتیشیان لەو بارەیەوە بۆ دروستە بێ. بەڵێ سەرەتا دەست خۆش سپاس بۆم دەرفەتە لە ڕاستیە وانەبێژان زۆربەی هەرە زۆریان چونکە وانەبێژان ئەگەر سیر بکەین زۆربەی هەرە زۆریان لە دەرەوەی شارەکان خزمەت دەکەن مامۆستایانی میلاک زیاتر لە ناو شار و لە شوێنە نزیکەکان خزمەت دەکەن مامۆستایانی وانەبێژ شوێنیان دوورە بەشێکی زۆریان هاتوچۆکەن بەشێکی زۆریان ئەمێننەوە یعنی ئەوانەی ئەمێننەوە زۆربەی جار گرفتی شوێنی مانەوەیان بۆ دروزە بێ یەکێکیش لەو کەسانە کە خۆم گرفتی شوێنی مانەوەم بۆ دروست بووە ماڵت لەکوێ؟ خۆم لە ناو سلێمانی دانیشم ئەچمە لە گوند واناڵەمەوە شوێنەکەشم نزیکی 60 بۆ 70 کیلۆمەتر لە سلێمانیەوە دوورە بە سعات کە ئەڕۆی 1 سعات و 30 دقەت پێچێت ئاگەیتە ئەو شوێنی منوانەی لێڵێمەوە ڕۆژانە هاتوچۆکە ناتوانانی شوێنەکەمان سەختە لەبەرەوەی جادەکانیشی زۆر باش نییە ینی نزیکی 20 دقە بۆ 25 دقە بە جادەی خۆڵە ڕۆی تاگەیتە ئەو گوندە و گوندی لە من دوورتریش هەیە مامۆستایانی وانەبێژ لێرە خزمەت ئەەکەن و گرفتی لەم شوێنە دوورش گرفتی مانەوەیان هەیە شوێنیان نییە قوتەوە گەزانین قوتابخانەکان شوێنی مانەوەیان کەمە بۆ چەند مامۆستایەکی دیاریکراوە بێ شوێنەکان کەم هەموو قوتابخانەکان و شوێنیان نییە مامۆستایانی تر ناچارن لە گوندەکان خانوو پیا بکەن ئیتر زۆرێک لە گوندەکان خانوو بەکرێ ئەدەن بەکرێ ئەیدەن من خۆم خۆم بەڵێ بەکرێ خانوم گرتووە لە مانگێکە لەو 400,000 وەریەگرم 100,000 ڕێکی ئەبێ بدەم بەکرێ خانوو جگە لەمەش سەختی ژیانە ئێستا لەو گوندە دوورانە سارد و سەرمای زۆر هەیە سەختی زۆر هەیە ئەم گرفتانە هەموو تووشی ئێمە بن جگە لەوەش هاتوچۆکەشمان زۆر قورسە ئەو مامۆستایانەی زۆر بەشی زۆربەی مامۆستاکان خاوەنی ئۆتۆمبیلی خۆیان نین تا هاتوچۆ بکەن ئەبێ بەکرێ هاتوچۆ بکەن من لە مانگێکە خۆم ئەگەر بمێت 4 جار دایکم ببینم ئەبێ 110,000 بدەم بەس بەو 4 جار ئەگەر بچەوێ لەو گوندەوە بێتەوە بۆ لە 4 جار بمێت دایکم ببینم لە مانگێکە ئەبێ 110,000 بەس کرێی سیارە بدەم ئەوە 110,000 ڕۆی 100,000 بۆ کرێ خانووەکەت ئەمە 200,000 بەڵێ ئیتر هێشتا هیچ خواردن هێشتا هیچم نەخواردووە هێشتا هیچم نەخواردووە بێگومان خواردن و خێزانت هەیە تازە خەریکم پێکێنم سپاسەکەم مەمنون بەڕاستی بۆ کەسی خێزاندار ڕەنگە ئەو پارەی کە بۆت زیاتر لە سەخت سەختە زیاتر لە سەخت سەختە وەک بزانیت بەڵام هەشە مامۆستاشی ڕەنگە مناڵیشی هەبێ بەڵێ بێگومان خێزاندارە چەند مناڵێکی مامۆستای وامان لە مەکتەبە یعنی ئەوانە مامۆستای وامان هەیە جگە لەوەی کە هیچ هاوکارێکی دایکان ناکرێت ئەو مامۆستایانی وانەبێژن دایکەن هاوکاریان ناکرێت تەنها 20 ڕۆژێک 21 ڕۆژێک ئیجازە ئەدرێن جگە لەوە ئیجازەیان نییە و جگە لەوە ئێمە ئەبێ مەسروفاتی خۆمان بکەین خۆ ئێمە خواردنە خۆین خۆ ئێمە ژەژین تۆ ئەگەر 150,000 لە مانگێک بدەم بە خواردن ئەی چیم بۆ مێنێتەوە تەنها 40,000 بۆ مێنێتەوە لە ڕاستی ئەم قسانەی من یەکەم پاڕانەوە نییە ئێمە ناپاڕینەوە ڕۆک و شاعری ژەڵێ لە سای عیزەتی نەفسم لە پاشا مەرحەبا ناکەم کراسی چربی خۆمە دڕم سواری سەر کەوا ناکەم ئەمە پاڕانەوە نییە ئەمە داواکردنی مافی خۆمانە و ئەشمانەوێ گرفتی من نییە گرفتی هەموو مامۆسای ترمان هەیە من نمونەیەکی تریشت بە باسکەم مامۆسای هاوڕێی خۆمە لە گوندێکی تەنیشتی خۆمە هاتوچۆەکە ناتوانێت لە گوندەکە بمێنێتەوە لە مانگێکە 200 بۆ 210,000 بۆ 220,000 تەنها ئەدا بەکری هاتوچوو 220,000 ئەدا بەکری هاتوچۆ یا 200,000 ئەدا لە 200 کەمینێت چونکە شوێنەکە یەکجار دوورە ڕێگاکانی سەختە هەموو کەسێک ناتوانێت هاتوچۆت بکە ئاخر تۆ لە 400,000 200,000 دەی بەکری هاتوچۆ
ئێمە مامۆستاین هەروانەیەکیش ئەیڵێنەوە پێویستی بە ئامادەکاریە لەوانێ بمێوانەیەکی باش و تێر و تەسەر بڵێمەوە ئەبێ پارە بۆ وانە وتنەوەکەشم سەرف بکەم ئەو قوتابی من تا تێگەێنەوە بێ کۆمەڵە ئەدەوات کۆمەڵە پێویستی هەیە من ئەوانش بۆ قوتابی دابینکەم ئەمانە هەبوو بە من ناکرێت ئەمانەش ئەم گرفتانە لە ڕاستیا کۆتایی نایەن بەڵام ئەگەر من دابمەزرێم هێشتەکە لەسەر شانی من سووک ئەبێ باشە دواتر ئەگەڕمەوە لەسەر ئەو پرسیارێکی زین جیاوازەکان چیە بێ مامۆستا ڕێکەوت باسی مۆڵەتی دایکایەتیمان کرد یعنی خێزانی تۆ بۆ نمونە خوشکی تۆ کە سوکاری ئێوە کاتێک کە مامۆستایەکی وانە بێژە و منداڵی دەبێت ینی چەندێک مۆڵەتی دەدرێت لە ماڵەوە سەرتا بەنای خی گەورە لانەخان سوپاس بۆ جەنابتان و بۆ کارمەندانی ئەزیزی کوردستان نیوز و سوپاس بۆ هاوڕێیانم کە لە پەروەردە جیاوازەکان کۆمەڵێک نوێنەری ئەزیز توانیان ئامادە بن سوپاس بۆم دیدارە هاوڕێیانم پەنجیان خستە سەر کۆمەڵێک برین لە برینەکانی ئێمەی مامۆسایانی وانەبێژ کەوا چەندین ساڵە بەدەست کۆمەڵێک گیر و گرفت و مەعاناتی جۆراوجۆرەوە ئەتلێنەوە تامان وکو هاوڕێیانم ئاماژیان پێدا دەیان و سەدان کێشە و گیر و گرفتی جۆراوجۆرمانەیە بەداخەوە ئێمەی مامۆسانی وانەبێژ هەندێک لە کێشەکانیان باس کرد وەکو گرفتی هاتوچۆ و وەکو گرفتی گواستنەوەی و ئەوە ینی وانەبێژێکی لەو گرفتانەیە کە هینی گواستنەوەی نی ینی بۆ من هاوڕێم هەیە لە پەروەردەیەکی جیاوازە بەڵام یوسێتی هاوسەرگیری بکە لەگەڵ خانمێکە بۆنە لە پەروەردەیەکی جیاوازتر بووە بە حکمەوەی کە نەیتوانێت بیگوازێتەوە وە شوێنە جوگرافیەکان دوورە و ڕەنگ بێ ئۆتۆمبیل و وینیانە بیانی ئاستەنگی بۆ دروستە بێ ناوچار دەستبەرداری ئەو پرۆسەیە بۆ ئەو هاوسەرگیری ینی ها چەند مەعاناتە ئەو شتانە ینی هەزاران مەعانات قسەی خۆت پێش وڵایم پرسیاری پێش بیتەوە نەقڵ لە بینی پەروەردەکانە ناکرێت بۆوانە بێش تایسە ئەو ئۆفەرەنیە بەداخەوە ئەمە جیاوازی هاوسەرگیریش ناکرێت بەڵێ بەداخەوە بەی شێوازێک یعنی بەس پەروەردەکەی خۆتان ئاگەویستان هاوسەرگیری بکە لەگەڵ بەڵێ یەکێکە لەو مەعاناتە قورسانە بۆ نایسە من وانەبێژی هاوڕێم هەیە ئەتیادی خۆشەویستی خۆ ئینسان بەدەست خۆی نێ خۆتۆ ناتوانین لەگەڵ هەموو کەسێکە هاوسەرگیری بکەی بێ کەسێک بێ خۆشت بووە بۆ هاوڕێمە لەگەڵ ئافرەتێکا لە وای دانێت لە دەربەنی خان بوو نە لە پەروەردەی ئەوێ دڵیان بە یەکەوە بوو ئەمیش لە پەروەردەی شارە زورە یا لە پەروەردەی سلێمانیە لە شوێنێکی ترە پێنج جوێنە بۆنە بە حکمەوەی کە توانای داراییان ئەوە نییە ئۆتۆمبیلێکیان نییە پارەیان نییە و ئەم لەم پەروەردە جیاوازە ئەو لەو پەروەردە جیاوازە دوجار ئەمە هاوسەرگیری بکەن دوجار ئەو لێوێ داوام کە ئەم لێوێ داوام کە ینی هەتا ئەوەی بە من و دوتی مامۆستا مەگەر سێ ماهەکەی هاوین بە یەکەوە بین ئیترە بێ و لەوێ بێ و من لەوێ ئەی کە ئێمە هاوسەرگیریە کە ئێمە ینی ها ژیان ئەبۆ شێوازە بەڕێ ناکرێت بەداخەوە بەڵێ وانەبێژ بەداخەوەی کە لەو گرفتانەی ئەوەیە ینی دەیان و سەدان برینی قوڵمان هەیە و هەروەها مەسەلەی گرفتی مۆڵەتی دایکایەتی بەڵێ مۆڵەتەکان کە مۆڵەتەکانمان زۆر مۆڵەتی دایکایەتی مۆڵەتی خوێندن مۆڵەتی سەفەر و گەشت مۆڵەتی نەخۆشی وانە بێژێ بڕاتە بێ گەر مدەیەک بەدەست خۆنیە نەخۆشکەوی ئەگەر مدەیە کە وازم حەو ڕۆژ من تووشی یەک ساڵە ماوەی یەک ساڵات تۆ بۆ تێ حەوت ڕۆژ ئەگەر بوو بە هەشت ڕۆژ لا دانێ من لە گوندێکدا زۆرینەی وانە بێژانی هاوڕێم لە گوندەکان داوامەکەین بەداخە چکە ئێمە ینی ناچار کراوین بەوە هەرچی بێ هەرە بێ ڕازی بین هینەکە بۆ میلاکە میلاک نازی زیاتر ئێمە بێ نازین بەداخەوە وهروەها من وای دانێ بۆ گوندەکەم هاتوچووەکەم لە ڕێگا تووشی ڕووداوی هاتوچووە بووم یەکاکە گیان من وادانێ گرفتارە بمەکەمە سەرجێکە میلاکێک بێ ئەسڵان خانەنشی نەکرێ هەر بوو هینەی بەڵام وانە بێژێ ئەسڵان دەرەکرێت دوورەخرێتەوە لەوانە بێژێک یعنی ها برینەکانەوە زۆر زۆرن بەداخەوانە بێژ ناتوانێت ئەگەر ینی من دەیان وانە بێژەیە سەدان وانە بێژەیە لای هاوسەرگیریان کردووە ناتوان هەنی مناڵ بخەنەوە هەڵە لەبەرەوە من مناڵ بخەمەوە لەوانە بێژەکەم دوورەخرێن دوجار کەسی ترە ئەگەر بەڕاستی بێ مناڵەکە بەریتە دایانگە بەڵێ بەداخەوە دایانگە ئەوە 100,000 دایانگەکە ڕاجیر و مەصرفی مناڵەکەش لە گوند دایانگە نییە لە گوندم دایانگەی لەکوێ بوو لانەخان هەرە وردیکەینەوە ئێمە وردەکاری هەریەکێک لەو برینانەگە وردیکەینەوە زۆر قوڵە بێتەوە بۆ ئافرەتێک لێکەوتی شتی زۆری لێکەوێتەوە ئافرەتێک بە حکمەوەی کە مناڵێکی هەیە ئەو مناڵە بە حکمەوەی کە لەوانی بێژەکەی دوور نەخرێتەوە مناڵە ڕنگ بێبی خاتە دراوسێکە هەیە دراوسەکەی ڕۆردەکە دایک و باوکی یا خەسو خەزوری یا شوبرا و براژن و ئەم شتانە بەرحەڵ ئەم مناڵە پەروەردەی جیاواز دوای هینەبێت ناتەندروستە بێت لە ڕووی سایکۆلۆژی لە ڕووی ڕەفتار دوای ئەمانە زین چەندین لێکەوتی کۆمەڵاتی خراپی لێکەوێتەوە تۆ لە ڕووی سۆزداریشەوە مناڵە دوورەکەوێتەوە لەم دایکی ئەسڵەن وای لێ
بە تێپەڕبوونی کات ئەم دایکە سۆزی نامێنێ بۆ مناڵە سۆزی کەمە بێتەوە مناڵە بۆ دایکی بە هەمان شێوە و ڕەنگ بێت تووشی کۆمەڵی کێش و گرگوفتی جۆرا مامۆستا هاوکار باشترین حل ئەوەیە هەتاو کاتی دامەزرێن هاوسەرگیری مەکرد کێشە کۆمەڵایەتیان هاوکار لەسەر ئەو بابەتە ئێوەڕستان شتانێت چەند ساڵە مامۆستای وانەبێژن زۆر سپاس معناتەکانی ئێوە چییە؟ وەڵام معناتەکانی مامۆستای وانەبێژ ئەوەنە زۆرن واتای سنوورێکی نییە منی شێک لەو نمونانی کە بیێنمەوە مامۆسایشی هاوڕێم لە پەروەردی شەمشەماڵ لە قادرکەرەم دەوامەکە ڕۆژانە بۆی بگاتە خوێندنگەکەی بە سواری تەنکەرەکان ڕات لە چەمشەماڵەوە هەتا گاتە سەیتەرەی بانی مەقان بە سیارەیەک ڕات لەوێش ئەچێت و دوی بازگەکەەوە هەموو ڕۆژێک ئەمە بەرنامەی ژیانێتی ئیتر ئەبێ چاوەڕێکات ئەڵێ بەیانیان وایە کە من ناچارم پێنجی بیانی لە ماڵ دەرچم بۆی کە بتوانم کاتژمێر پێش هەشت لە خوێندنگەکەم ئامادەمم گرفتەکانی مامۆسانی وانەبێژ زۆر زۆرن یەکێتر لەو گرفتانەی کە مامۆسایانی وانەبێژ ڕۆژ بە ڕۆژ بەسەر ڕوخسارێنەوە دیارە تەمەنمان ڕۆی ینی هەرێکی لێ مامۆسانی وانەبێژ بیگرە 5 ساڵە 10 ساڵە 12 ساڵە مامۆسای وانەبێژە یان ئێمە گرفتێکی بۆ دروستکرۆک دەردی مامۆساڕێکەوتی بەڕێشوتی مامۆسانی وانەبێژ دەرفەتی هیچ شتیشان نییە نە دەرفەتی وانێ بتوان هاوسەرگیریکەن نە دەرفەتی وانێ بچون کە ساباتی بکەن ینی هەموو ڕێگەکانیان لێ ژیراوە نازانن بەرەو ڕووی کام ڕێگەیان بڕۆن ئایا دەست زەوانە بێژەکان بەردەن و بچن کە ساباتی بکەن یاخود ئەوە تاوانە بێژەکان بەجددی بکەن ینی بۆ وڵامێکی جددی وانەبێژ نادرێت ینی ناتوانن سەفەرکەن سەفەری شتێکمان بۆ نییە هیچ شتێکمان نییە ئێمە کوانەبێژ ناس مۆڵەتی خوێندنت هەیە مامۆستای وانەبێژ هیچ مافێکی نییە مۆڵەتی خوێندنیشتان پێ نادرێت هیچ مۆڵەتیشی نییە ینی مامۆسای وانەبێژە گەیشێت لەوەی کە باز ئەو شایستەداراییکەی ئەگەر بۆ نە مامۆسایشی وانەبێژ ئۆبڵێکی پێبێ هاتووی پێ بکات بۆ ئەو خوێندنگەی کە دەوامی لێکات ئەگەر مەشینەی ئۆتۆمبیلەکەی تێکچێت موچەی ماهەنگەکەی یاخود ئەو شایستەی کە مانکە وەرەگرێ بەشی چاکردنی ئۆتۆمبیلەکەی ناکات ینی بەشی هیچ دەرفەتێکی نییە کە مامۆسایە بتوانێت بۆ ڕێگایە پێیا بڕات وەکو ڕۆشنایی یەکانی ئەوەی کەوانە بێژە بڕ لێ بپرسە لە تاک بەتاشی بەڵام بەداخەوە کە زۆربەی وانە بێژەکانمان لەگەڵمان نایەنە شەقام ئەمە شێکتر لەو گرفتانە کە بەشێکی وانە بێژەکان یەک دەنگ نەبوونەکەمان لە چیایە بەشێکی زۆر لەوانە بێژەکان ڕەنگە بۆی ئیلاقی شخصی و کۆمەڵە مەسائلەوە دانرابێت وەکو ئێستا کە دامەزانی VIP هەیە لە بەسەر هەموو وانە بێژانە وەکو بینیمان لە چەند ڕۆژی داهاتووە مامۆسانی وانەبێژ کە بەڕێز مامۆستا محەممەد کەمالیش لە بەردەم پەروەردەی سلەیمانی کۆنگرێکی ڕۆژنامەوانی کرد مامۆسایشی وانەبێژ لە پەروەردەیەکە بەسەر 3400 مامۆسای وانەبێژە دامەزراوە کە وەکو باس شەکرێ مامۆسایە ڕۆژێک وانەبێژی نەکردووە باش ینی ئەم مامۆسایە جیاوازی چی لەگەڵ مامۆساکانی کەیە بۆ ئەبێت تاکەکانی ئەم کۆمەڵگەیە جیاوازی تیا بکرێت بۆ ئەبێ مامۆسا وەکو چینێکی ڕۆشنبیر جوی لە نەگیرێ ئێمە کە مامۆساین پەروەردەکاری نەوەی سەرجەم لایەنەکانین نەک تەنها بین ئێمە پەروەردەی ئەم لایەنەکەین بڵین ئەم مەکتەبە مامۆسای وانەبێژی لێ بۆ نمونە ناوی هیچ لایەنێکی سیاسی نایەنین مناڵەکانی ئەم خوێندنگەیە کامل مناڵی ئەو لایەنە سیاسیین مامۆسای وانەبێژ جیاوازی لە نێوان لایەنەکانان نەکردووە و تا ئێساش ئەوەی کە مامۆسایانی وانەبێژی کە لەو شتانەی کە شانازی پێواکەن سەر بە هیچ لایەنێکی سیاسی نین بۆ بەردەرگای هەر لایەنێکی سیاسیش بێتن وەکو داواکاری چوونە وەکو ئەوە نەچوونە کە ئێمە هاتوونە بەردەم ئەم لایەنە سیاسیە خۆمان دیاریکەین بەم لایەنەوە خۆمان بەسینەوە مامۆستانی وانەبێژ سەر بەخۆن مامۆستا محەممەد وەڵی من لەم بەرنامەیە زۆر جاروشەی تازەم گوێبیستە بم دامەزراندنی VIP چییە ئەوەی مامۆستا باسی کرد ینی دامەزراندنمانەیە بە VIP دامەزراندنی VIP ئەو دامەزراندنەیە کە بەسەر وەزیری پەروەردە و بەسەر بەڕێوەبەرە گشتیەکان و بەسەر بەڕێوەبەری پەروەردەکان و بەسەر بەڕێوەبەری خۆیەتەکانی شابازەدا لە ئەنجومەنی وەزیرانەوە بە ئیمزای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێبێکی ناچۆن ئەم هەموو بە ئیمزای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کتابێک شۆڕەکرێتەوە بۆ وەزارەت ئەم کتابە شۆڕەکرێتەوە بۆ بەڕێوەبەرە گشتیەکان کە ئەم مامۆستایە لە فڵانە پەروەردەیە بە گرێبەست بە موچەی 500,000 دابمەزرێن باشە من لەگەڵ وەزیری پەروەردە بۆم بابەتە قسەم کرد تقریبان کەیسمان هەیە بەڵێ 2 هەفتە 3 هەفتەیە من چاودێریم بابەتاکەم ئەمە تازەیە بەڵێ 3 هەفتەیە 3 هەفتەیە من چاودێریم بابەتاکەم مامۆستایەک بە موچەی 500,000 کراوە بە مامۆسای گرێبەست هیچ وانەبێژیش نەبووە پێش نەخێر هیچ ڕۆژێکیش لەو شوێنە وانەبێژی نەکردووە یەک ڕۆژ بەڕێوەبەرەکە کتابەکەی هاتۆتە بەردەست
توێتی کاکە تۆ مامۆسای گرێبەست یا مامۆسای وانەبێژی توێتی من گرێبەستم پێوتی کاکە گرێبەست نییە لە وەزارەتی پەروەردەیی یان مامۆستای وانەبێژ هەیە یا مامۆستای دامەزراو هەیە من خۆم گرێبەستەکان بووم وەکو مدیرەکە وای وتوە من گرێبەستەکان بووم بە هەمیشەیی تۆ لەکوێ بووی بە گرێبەست خۆشی نەیزانیوە بەڕێوەبەرەکە من کتابەکەمان بینی تەلەڤیزۆنەکان کتابەکەیان بڵاو کردەوە لەسەر نووسراوی ئەنجومەنی وەزیران بڕیار درا بە گرێبەستکردنی ئەم مامۆسایە لە فڵانە شوێر بە فڵانە پسپۆڕی لە تەنیشتی مامۆسایەکەەوە بۆ بە گرێبەست کە 7 ساڵ 8 ساڵە لەو گوندەیە بە هاتوچۆی ئەو مامۆسایە کە باسی کرد هاتوچۆکە و دایکێکە و خەمیەوەی تێگە ڕۆژە مناڵێکی بێت چۆن ئیجازەکەی بکە ئەم قەباحەتە ئەبێ لە ناو ئەنجومەنی وەزیرانە کۆتایی پێبێ 37,470 مامۆسای وانەبێژ بێ گوێدانە ئەوەی شعوری ئەم مامۆسایانە بخوێنێتەوە چۆن مامۆسایەکەن بە گرێبەست من لەگەڵ کاک دکتۆر ئالانە وەزیری پەروەردە لەسەر ئەم بابەتە قسەم کرد بە دوواداچوونتان کرد بوو بە دوواداچوونم بۆ کردووە لە نامەم بۆ ناردووە کاک دکتۆرە مەیانی چی جەنابیان نتویانە ئێمە لەسەر نووسراوی ئەنجومەنی وەزیران ناتوانین فەرمان دەرنەکەین واتە ناچارین فەرمانی پێ دەرکەین لەگەڵ بەڕێوەبەری گشتیەکانە قسەم کردووە بەڵێ ئێمە لەسەرەوە بۆمان هاتووە نەک ئەوە دوای ئەوەی کە ئێمە کۆنگرەمان کرد لەسەرم بابەتە هاتی لە دەنگ جەنابتان میدیاکانتان لەوێ بوو دوای ئەوەشمان زانی کە مامۆستایەکی تریش یعنی چین برینێک چارەسەر ئەڵێ بۆ ڕیش و سمێڵیشی دانا چین چارەسەر ئێمە بکەین ناڕزایی بۆ ئەمە پیشان بدەین وتیان جا بۆ هەرەوە وتمان بۆ یان بەڕێوەبەرێکی گشتی ئەمەی باسکردین مام دەرچوێکی دەروونناسی کە نابێت بێ مامۆستا دەروونناسی دەرچوێکی دەروونناسی کراوە مامۆسای کۆمەڵایەتی باشە لە کاتێکە ئەم پەروەردەیە مامۆسای کۆمەڵایەتی زیادە یعنی لە پێویستی خۆی زیادە وتیانە نەخێر ئەم دەروونناسیەوێ بە کۆمەڵناسی بچن دای بمەژێ بەگرێبەستی 5,000 مامۆستاش دەبڕی تەسکیی حیزبیان نییە بێ لێوە چاوەڕێ بن گرفتی ئەم بابەتە لە ڕووی پەروەردەیەوە چییە؟ تۆ مامۆسایەکی وانەبێژ والەیەکەی پێشەوەی بەڕێچکەی قانونی خۆیان بڕوا ئەبێ بەڕێچکەی حیزبی خۆیان بڕوا ئەبێ بچێت لە ئەنجومەنی وەزیرانەوە واسە بکە ئەبێ پێشەوەی بیلەوە بکاتەوە پەروەردە بکە بیلەوە بکاتەوە چۆن کەسێک ئەزانی چەند کەس ڕەنگە لەو 37,000 مامۆسایە خۆ هەمووی ڕەنگە پەروەردەی و ئەخلاقیانە بیر نەکەنەوە بڵێ کاکە بۆ منیش واسەیەک نەکەم من بۆ دانیشم پەروەردەیانە چاوەڕێی دامەزراندن و حەقی شەرعی خۆم کەم دێوە ساکە مامۆستایەکی واستە چی لە ناو مەکتەبێکا دەبێت چی دروست بکە بۆ ئەو خوێندکارانەی بەردەستی وایە نا تۆ موچەکەت موچەیەکی شەرعی نییە هاتووی بازت داوە بە سەرەوانی کە پێویستن هەیە 12 ساڵە مامۆسای وانەبێژە تۆ چۆن هیچ وانەبێژی نەک بۆیە ئەمە پێوترێ دامەزراندنی VIP کە ئێمە ڕەتمان کردوێتەوە و تەنزە و شەرمە بەڕاستی بۆ ئەنجومەنی وەزیران کە ئەم بابەتە باسەکەن لەگەڵ ئەوەشدا من چیەکەی تۆ وەک مامۆسایەک چیەکەی تۆ زیاتر لە قەڵەم چیت پێیە قەڵەمت پێیە میدیاکانی بەڕێسانمان پێیە نووسینمان پێیە من لەگەڵ لانی پەیوەندیداری ئەم بابەتەیە لە پەروەردە دانیشتوم پێم وتووە کاکە 5 مانگ ساڵی ڕابردوو بایکۆتی پرۆسەی خوێندن لە سنووری سلێمانیە کراوە تکایە مەهێڵن بگاتەوە ئەم بابەتە ئێوە ئەزانن ئاسی پەروەردەیی ئاسی زانستی بەتایبەت ئاسی زانستی لە سنووری سلێمانی دابەزیوە چاولەوە مەکە چەند یەکەمێک هەیە لە سنووری سلێمانی یان ئێمە لە چیە چێ لا نەخانەگەر ئیجازەم بی لە دوو چێڵگەی گەنمە چێ مثلەن سنووری ئەولا و سنووری ئێرە ئەم چێڵگە گەنمەی ئێرە گەنمەکانی بەرز بۆتەوە بەڵام چەند چڵێک زۆر بەرز بوونەتەوە کە چەند یەکەمەکانی پۆلی 12 کێڵگەکەی ئەولا هەموو گەنمەکانی بەرز بۆتەوە بەڵام ئەو چەند چڵە بەرزەیتیان نییە بە عمومەن ئاسی زانستی دەڤەری ئەولا کە بایکۆتی تیان ناکرێ باشترە ئەم بابەتە زیان ئەدا لە پرۆسەی پەروەردە لە سنووری سلێمانی داوامان کردووە تکایە با نەگەینەوە بایکۆت ئەزانی وەڵامی ئەوان چییە کە ئەمە هیچ وەڵامێکی پەروەردەیی نییە پێیان وتوین مامۆسایان چەند مانگ بایکۆتان کردووە ساڵی ڕابردوو وتمان 5 مانگ وتی ئەگەر بیکەن بە 10 مانگیش هەڵوێسی ئێمە هەر ئەو هەڵوێسا بێت کە خۆمان قەنەعەتمان پێێتی و ئەوواکی ئەمە جوابی کەسێک نییە لە پۆزیشنێکی پەروەردەیی بەرزابێ بە ئەندازی ئەوەی لە جوابی یعنی توزانم مەسوولقێک توزانم شوێنێکی حیزبیە چێ تۆ بەرپرسی پەروەردەیی کوردستانی دەبێ بە یەک چاوسەری ئەم بابەتە باشە مامۆستا دیار لە سنووری سلێمانی باسمالەوە کرد کە بایکۆت هەبوو ساڵی پار و 5 مانگ بایکۆت بوو باشە ئەم کێشە و گرفتانی مامۆستانی وانەبێژ کە ئێمە ئێستا باسیەکەین و زۆر زیاتر لەوەش دڵنیام کە هەیە لە پارێزگاکانی تر نییە چۆن نییە ئەوان بۆ هەڵوێستیان نییە
وەکو سنووری سلێمانی هەم بە دایم بە خۆپشاندان یاخود بە جەریئی و قبول نەکردنی ستەم بەناوبانگە بەڵام لەوانەیە لە سنووری کەش هەبێ بەڵام ئەو ئازادیە نەبێ ئەو ئازادیە نەبێ کە لە ئێوە هەماهنگیتان لەگەڵ ئەوان هەیە ئەزانن بەدنیایەوە ئەوان شکوێن وانە بێژن یعنی هیچ فەرقێکی نییە من چەندێک وەرەگرم مەسەلمونە براپارەیەک وەرەگرم ئەوش بە هەمان شێوە من چەندمان ناڵێمەوە ئەوش بە هەمان شێوە ینی مامۆستای وانەبێژ لە داواکردنی مافەکان بڵێ مامۆستای وانەبێژ ئێستا من لە سلێمانی یاخود لە زاخۆ یاخود لە کەلار یاخود لە هەولێر لە هەڵەبجە هەموو یەکو یەکە ینی هیچ جیاوازێکی نییە بڵێ ئەمە لەم سنوورەیە مامۆستای وانەبێژ ئەم بەراپارەیە وەرەگرێ بەڵام لە سنوورێکی تر بەراپارەکەی زیاترە نەخێر هەموو یەک بەراپارە یەک مافە یەک پێشرکاری مافەکانێتی کە نایدرێتە هەموو یەکو یەکە بەڵام لە سنووری سلێمانی دەنگە ناڕازەکان زیاترن و کەسانی بە هەڵوێستی تایە لە سنووری ئەوراژ هەیە هەموو سنوورەکان هەیە بەڵام ئەوەیە ئازادیەکە نییە ساڵانی پێشتر لە ئەو هەوڵانی کە ئێوە وەکو مامۆستای وانەبێژ لە سنووری پارێزگای سلێمانی دەوروبەری داوتانە ئەو مامۆستایانی پارێزگاکانی تر هیچ هاوکارێکیان نەکردوون لە ڕوویەوە لە ڕووی ئەوەی کە هەڵوێستان هەبێ هەڵوێست هەبووە دایمگربنەوەش هەبووە ناڕزایەتی هەبووە بەڵام فەرقەکە لە سنوورەکانە فەرقی جیاوازیە مامۆستا سۆران باست لەوە کرد کە ڕەنگە ئەگەر ئێمە ببین بە گرێبەست بەشێکی ئەو کێشانەمان چارەسەر ببێ ئەگەر ببین بە گرێبەست بەشێکی کەمی کێشەکانمان چارەسەر جیاوازی چییە لەوەی کە ئێستا مامۆستایەکی ئێستا جیاوازەکەت پێڵێم ئەگەر ببین بە هەمیشەی بەشێکی زۆری کێشەکانمان چارەسەر بێ ئاخر ئامانجەکەمان ئەوەیە بەس ئێمە هەنگاوە هەنگاوە ئەگەر بچێ بۆ نمونە مامۆستایەکی وانەبێژ دەبێ ببێتە گرێبەست ئەنجا دەبێتە هەمیشەی هیچ مەفروض نییە ببێتە گرێبەست ئەنجا بێتە هەمیشەی ئەکرێ ڕاستەوخۆ ببێتە هەمیشەی بەڵێ باشە بەڵام ئێمە ناچارین جارێ لەسەر ئەویان قسە بکەین کە بڵێنە گرێبەست بەڵێ جیاوازیەکە چی جیاوازەکە چیە من مەسروفات و کۆمەڵەشتی زۆرم لەسەرە ئەم مەسروفاتە هەمووی پارەیە و من پارێکی کەم دێتەوە جێگای ئەو پارەی کە سەرفم کردووە بەڵام ئەگە گرێبەست بم یا هەمیشەیی بم هەمان ئەرکەکە هەر لەسەر شانمە بەڵام پارەیەکی کەمێک زیاتر وەرەگرم بۆیە کەمێک ئەرکەکە لەسەر من سوکترە بێ بەم جۆرە جیاوازی دروزە بێ ئەگینا ئەو ئەرکەی لەسەر منە هەر لەسەر منە ئەو قورسی لەسەر منە هەر لەسەر منە بەڵام ئەو کاتە لە ڕووی داراییەکەوە من ئەرکەکە لەسەرم سوکتر ئەبێ بەم جۆرە جیاوازی جگە لە شایستە داراییەکان ئەو بابەتانی تر کە باسمان کرد مافی مۆڵەتی خوێندنە سەفەرە مەسەلە ئەمانە فەرق ئەکا ئەو کاتێک کە دەبنە گرێبەست لەوانەیە ئەو کاتە ئەکەوێتە مەرجەکانی بە گرێبەستبوونمانەوە ئەم گرێبەستەمان مەرجی هەیە حتمما لە ناو مەرجەکانە تیادی ئا ڕێگەت چیت پێدا ڕێگەی چیت پێنادا چۆن لەوانە بێژەکە ڕێگەی هیچی پێ نەداوی لە گرێبەستەکە لەوانەیە ئەویش حکومت ئەزانێت چۆن مەرجەکاندانێ ئەگەر بکرێنە گرێبەست ئەو کاتە جیاوازتر بێ لەوانەیە لە ئێستا بەڵام من حەزم کرد یەک بابەتی تر باس بکەم مەبەس مەسەلەی ئاوەدانی گوندەکانی کوردستانە لەو باوەڕێیان 175 ئاوەدانی گوندەکانی کوردستان کە ئێستا گوندنشینی لێدانیشێ بەهۆی ئازایەتی مامۆستایانی وانەبێژەوە نە هەوڵی گوندنشینەکانە نە هەوڵی حکوومەتەکە گوندەکان خزمەت دەکا بەهۆی ئەمانەوە خەڵک لە گوندەکاندا نەنیشتووە بەهۆی مامۆستایانی وانەبێژە ئێستا ئەگەر مامۆستایانی وانەبێژ لە گوندەکانی کوردستان دەربێنی باوەڕەکەی 150 بۆ 75 گوندەکانی کوردستان چۆڵە بێ یعنی حکومت لە جیاتی ئەوەی ئێمە عەزێت و عازابدا حکومت لە جیاتی ئەوەی ئێمە بۆ چۆنەڵی ئەو ئاواماندوومان کا بەو جۆرە حەق بوو تاجی ئاڵتونمان لەسەرکە چونکە ئێمە کوردستانمان ئاوادان کردوێتەوە ڕاستە من کشتتوکاڵ ناکەم لەو گوندەی لێم بەڵام خەڵکی گوندەکە بەهۆی منەوە لەوەیە و من ئەگەر ئەو گوندە چۆڵکەم دڵنیا بە 150 بۆ 75 گوندەکانی کوردستان چۆڵە بن بەڵێ مامۆستا ڕێکەوت بابەتێکی گرنگ مەسەلەی دابەشکردنی زەویە کە ئێستا فەرمانبەرانی مەشغوڵ کردووە بەخۆیەوە و مامۆستایانیش بێبەش نین لە دابەشکردنی زەوی مامۆستایانی وانەبێژ مافی وەرگرتنی زەویان هەیە بەڵێ لانەخان خاڵێکی جوانت وروژان پێشتر کاتی و دەرفەتی ئەوم نەبوو باسیکەم ئەوە یەکێکە لە ئۆفەرەکان کە وانەبێژ ناگرێتەوە ئۆفەری هەم زەوی کە ساڵانە یا چەند ساڵ جارێک ئەو باسەیەتە بەتابەتی لە نزیکبوونەوە لە وادەی هەڵبژاردن و بانگەشە شتەکانە وەکو مزایدەیەک بەکارێنێ و زۆر جا واقعیشە زەوی بڵین فەرمانبەران سوودمەند ئەبن بەڵام بەداخەوە وانەبێژان
ئەم ئۆفەرەشیان نییە لەگەڵ ئەوەش مەسلەی تەرفیع علاوە لە بەرزکردنەوە شتانە کاتی و باسەشێتە ئەو مەوزوعەشێتە بەرباس فەرمانبەران ینی تەواوی کارمەندانی کەرتەکانی تریش ینی بە مامۆسایانیشەوە پلە بەرزکردنەوە ئەو شتانیان هەیە طبعا معلومە لە لای بەڕێستان وردەکارێکی چۆنە بەڵام وانەبێژان ئەو شتانشیان ینی ئەو ئۆفەرەشمان نییە ساڵانی خزمەت نەخێر وانەبێژمانەیە 15 ساڵ وانەبێژە و تەرفیعی و علاوەیەکی و هیچ هەر خواخواتی بکرێ بەگرێ بەست خواخواتی لەوانە بێژەکەی دوور نەخرێتەوە تەرفیع و ئەم شتانەش ینی زەوی بە هەمان شێوە بوو لە ماوەکانی ڕابردووە شتێکی واشیان باس کرد کە گوایە وانەبێژ سوودمەند دەبێت بەڵام ئەوش هەر تەنها دەنگۆ بوو هەر شتێکی بڵێ بە دوای ئەو بابەتەیە چون ئێوە بزانن مافی ئەوتان هەیە فۆرمی وەرگرتنی هەڵبەتە نوێنەران وەکو نوێنەران بەڵێ بە دوای چوون بە تایبەتی بەڕێز مامۆستا محەممەد کەمال و مامۆستا کارۆخ بەردەوام لەگەڵ لایەنانی پەیوەندیدار لەسەر خەتن بە ئێستاشەوە بەڵێ ئەو شتە ئەسڵ و ئەساسێکی نەبوو و ئەو ئۆفەرە وانەبێژان ناگرێتەوە بەداخەوە بەڵێ مامۆستا هاوکار زۆر جار دانیشتتان کردووە ینی لەگەڵ لایەنی پەیوەندیدار ئەم کێشە و گرفتانەتان گەیاندوتە لایەنی پەیوەندیدار ینی لایەنی پەیوەندیدار ئاگاداری ئەم گرفتانەی ئەو نییە؟ بەڵێ سەرجەم لایەنەکان ئاگاداری خاڵ بە خاڵی کێشەکانی وانەبێژان کە گرفتیان زۆرە چی مەشاکلێکیان زۆرە حەزم کە لێرە قەوسێک بەو شتە بەم کە بەڕێزت باس لەوە کرد ئایا جێگەکانی کە لەگەڵتانان یاخود پشگیریتانەکەن بەڵێ پشگیریمانەکەن بەچی بە لایک و بە کۆمنت ئەگیناوەکوکە نەخێر پشگیرمان نییە تەنها چەند کۆمەڵەوانە بێژێکە کە ئەو لایک و کۆمنتی کە بۆتانەکەن تەنها لە مۆزوعی ئێوە گۆڕێ گیان مهم بەشداری کرد ینی بەسەناوەکەوە ینی بەشێکی زۆری وانە بێژ بەداخەوە کاتێک کە دەنگ هەڵە بڕین وەرن داوای مافی خۆمانکەین من بەتەنها داوای مافی خۆم ناکەم تۆ داوای مافی خۆ داوای مافی هەمومانەکەین پێویستە هەمومان یەک دەردمانەیە یەکێتر لەو دەردانی کەوانە بێژەیەتی ئەو 3400 مامۆسایی 3400 مامۆسایە کەوانە بێژە هەر هەمووی هەتا ئەم لە حزەی ئێستاتیاین هەمووی لە دڵڕاوکیایە بۆ ڕەنگە ئەم شەو بەڕێبەرەکەی تەلەفۆنی بۆ بکا بڵێ بڕۆ داوای لێبوردنەکەم جێگەکەی تۆ مامۆسایکی میراک پڕی کردەوە ینی هیچ مامۆسایەکی وانە بێژ مافی ئەوەی نییە بە دەقیقی بڵێ من ئەم ساڵ لە خوێندنگاکەی خۆم داوامەکەمەوە ئەمانە ینی وانە بێژ ئەوەی گرفت بۆ دروست بووە ئەوەی مەشاکیل بۆ دروست بۆ نازانانی ئەو شایستەدارایش کە وەری دەگرن نەتوانی هیچ پلانێکی لەسەردا بنێ چونکە لەوە ئەترسی تۆ لە مانەکەی ترا بەڕێبەرەکە بڵێ نامەوێت و ئیتر ئەو کاتە ئەوەش لە هیچ پلانێکی لەسەرەوە نینجا وەکو لایەنە سیاسەکان هەموو لایەنە سیاسەکان ئاگداری مۆزەی وانە بێژان و دەسەی مامۆسانی وانە بێژ بۆ لای هەمویان چووە بۆ لای ئەندام پەرلەمانەکانی سەرجەم لایەنەکان بێجیاوازی ئێمە لەوێ کە ئەندام پەرلەمانن یاخود ئەوان نوێنەری گەلن چ لە عێراق چ لە کوردستان داوان لە هەرمویان کردووە بەڵام بەداخەوە هەر هەمووی بەسەر زارەکێڵێ بەسەر چاو و بەسەر چاوەکەش کۆتایی پیادێ یەکێتر لەو شتانی کە وانە بێژان دڵیان پێی خۆش بوو پار ساڵ کە لە دوایی خۆپشاندانەکانەوە کۆتایی پێهات خۆپشاندانەکان بەیان نامەیەک دەرکرا لە وەزارەتی پەروەردەوە کە دوای هەموارکردنەوەی یاسایی بووجە مامۆسانی وانەبێژەکرێن بەگرێ بەس بەڵام بەداخەوە ئەوەش تەنها خاڵێک بوو بەسەر وانەبێژانە تێپەڕیانی وانەبێژان گەیشتن بۆ قەنەعاتە یان یەکجار هەمومان دەرکەن یان چارەسەرێکمان کەن ئەگەر گۆڕ بە کۆمەڵیشمان کە نەجاتمان دەربۆی کانی تەمەنمان ڕۆی کۆتاییمان پێهات باش ئێوە خۆتان ینی ئەوەندە ئەمەلتان بۆ بابەتە هەیە 37000 و ئەوەندە مامۆستا بە یەکجار بکرێتە گرێ بەست لا نەخان ئەگەر پێویست نین با بچینەوە ماڵەوە چی مامۆسایەکی وانە بێژ پێویست نی با بینێرنە ماڵەوە ئەوەی کە پێویستە بە پێی پێداویستەکە دایمەزرێن کە لێرە بەڵانەخان ئەو مامۆسانی کە ئێستا تۆی 37000 مامۆسای وانە بێژ کە هەیە لە ناوەندەکانی خوێندن پێویستیە ئەگەر پێویستی نەبێ مامۆسای وانە بێژ ناڕێ ئەگەر مامۆسایەکی وانە بێژ لە گوندێکە وانەڵێتەوە ئەو گوندە مەکتەبی نابێ بۆ مامۆسای نابێ وانە بڵێتەوە وەزارەتی پەروەردەش ناتوانێت مامۆسایەکی میلاک بگەڕێنێتەوە بۆ ئەو گوند چونکە خۆی 4 ساڵ یا 5 ساڵ خزمەتی کردووە لە گوند قانونیە ناتوانێت بیگەڕێنێتەوە ینی ئەو کاتە گەر مامۆسای وانە بێژ لە گوندەکەیە دەرەست نەڵێتەوە ئەو گوندە قوتابخانەی نابێ خوێندنیان نابێ ناڵەکانی نەخوێندەوارە بن ناچارە بن ئەوانەی کە گوندنشینن بێن بۆ شارەکان گوندەکانی چۆڵ بێ ینی ئەمانەی کە هەیە گرفتانی کە هەیە مامۆسای وانە بێژ ئەبێ چارەسەر بکرێ یعنی ئیهمالکردنی زەرەیە بە کەرتی پەروەردە زەرەیە لە مناڵی فەقیر زەرەیە لە هەموو جێژەکان ئەوەی کە مامۆستا باسی کرد کاریگەری هەیە لەسەر شێوازی وانەوتنەوەتان و مامەڵەکردنتان لەگەڵ مناڵەکان نەخێر
چونکە ئێمە مامۆساین و ئەمەش ئەڵێم لەوانەیە بێدارخنە لەسرم هەندێک جار مامۆسای وانە بێت زیاتر لە مامۆسای ویلاکە هیلاکترە بێ و زیاتر پرۆزەترە چونکە گەنجە تاقێکی پێەیە ئەتوانێت دەرسەکان بەجوانی بڵێتەوە و وەسائلی فێرکردن بەکاربێنێ کە لە کاتی خۆیان نەبوو ئەمانە هەمووی دەورە بینن بۆیە ئەبێت بەڵام ئەوە بێتاقەتانەکە ینی کاتێکا بینن کەسێک لەسەر و ئێوە بەبێ ئەوەی ینی لە ناخەوە ئەوروخێنێتەوە کەسێک تۆ 10 ساڵمان موسەیوانە بێژوی کەسێک بەسەر تووەیە بێت بە دامەزرانێکی VIP فول VIP بڵێنە بڵێن VIP نەوێ فول VIP چونکە تۆ 37,400 شتێک مامۆسا بازەڵیبی بەگرێبەست ئەمە لە ناخەوە ئەوروخێنێ بەڵام چایشت نییە خۆ تۆ مامۆستای هیچ شتێکی پێ نێ بەتە ناو قەڵامەکە نەبێت باش کەواتە پرسیارێک ڕەنگە بۆ هەرێکێکتان بتوان وەڵامم بنەوە بە پێ ئەوەی پەروەردی جیاوازتان هەیە پلانی مامۆستایانی وانە بێژ بۆ هەرێکێک لە پەروەردەکانی ئێوە بۆ ئەم ساڵ پلانەکانتان چییە مامۆستا؟ وەڵاهی ئێمە لینکی بەردەواممان هەیە ینی قسەی من قسەی هاوڕەکانیشمە ئێمە گروپی تایبەتمان هەیە 43 پەروەردە لە هەرێمی کوردستانە هەیە هەرێکیان نوێنەرێکی هەیە بەردەوام لە پەیوەندیین ساڵی پار ئەو پەیوەندیش دەرکەوت لە خۆپیشاندانەکانمانە ئەمیز لەو یەک نقطە بخەمە سەرەوەی مامۆستا دیار یعنی ئەو مامۆسایی وانەبێژ کە بەم هەموو معاناتی کە ئێستا لەم بەرنامەیە باسمان کرد ئەبێ بچێتە بەردەمی پۆلەکەی هەناسەیەکی قوڵ هەڵبچێشێ وەکو شاعیر هێمنی مکریانیە فەرمێ خۆم ئەسووتێنم هەتا بەزمی خەڵک ڕۆشن بکەم ئەبێ هەرچی ئەم خەمە و بێتاقەتی و جیاوازی کردن و حساب بۆ نەکردنی مامۆسایەتیەکەی و ئەوەی کە ئەوەی کە تەلەبەیەک پێی وتووە مامۆساگیان تۆ من 5,000 تێمێ بە ئەم دەرسە نەخوێنی توێتی بۆ توێت یاخر تۆ دەرسی بە 5,000 حسابم کردو دەرسی 5,000 بەرەکەم 5 دێمێ بەس بانەی خوێنین و ئەو VIP و ئەوەی کە موچەکەت مامۆسای میلاگەکەی تەنیشت موچەکەی وەرەگرێت دووهێندەی تۆ وەری ناگریت مانگێک دوای ئەو وەرەگری نیوەی ئەو هەمان ئەرکیش و هەمان ماندووبوونیشە و هەموو ئەمانە ئەبێ لەبەر دەرگای پۆلەکەیە زەربی سفر بکات دەرونی ڕووناک بکاتەوە بۆی کە لەگەڵ مناڵێکی پاکە مامەڵاکە یعنی ئەم بەفلتەرکردنی خەمە بۆ خۆشی لە خۆت بکەیت یعنی فەیک کامل دەموچاوێک پێ بکەنی بە بێەوەی کەس بزانێ زووخاوێک لە دڵی توایە زووخاوەکە تۆ بەشدارنی لە دروستکردنیە بۆیان دروست کردووی تۆ پێویست نەبوو خۆپیشاندان بکەی پێویست نەبوو بەرنامەی ئەم ئێوارەیە دابینکرێ بۆ ئەمە پێویست بوو ئەم مامۆسایە مادام پێویستی پرۆسی پەروەردەیە لە شوێنی خۆی بێەوەی پێویستانە دای بمەزرێنی ئەسڵەن بایکۆت یعنی چی ئەمانە کەی مۆزوعی ئەوەن تۆ دانیشی خۆپیشاندان و کۆنگری لەسەر بکەی باوەڕت هەبێ هەر هەمومان لەسەر پێمان شەرم بچینە بەردەمی مایکەکان و کۆنگرە بکەین ئێمە نابێ ئەمە بکەین تۆ 6 ساڵە خەریکەم بەزمەی ئەیکی ئەخوێنیتەوە کەی بەتەمای شەهادەکەت بەرزترکەیتەوە و نییە کەی بەتەمای پرۆژەی پەروەردەی زیاتر پێشکەش بە مناڵەکانت بکەی هیچی ئەمە قسەی لەسەر ناکرێت لە پەروەردەیە ناکرێت تۆ 6 ساڵ نوێنەربی کاکە یعنی من ئێستا شەرمەکەم 6 ساڵ نوێنەر بم نوێنەری چیم بابە من نابێ خەریکم بابەتە بم بینەما ئەبوو من لە ناو پەروەردەیە خزمەت بکەم بەرحاڵ ئێمە یەکمان کاتمان لەبەردەستان ماوە من لە ڕێ بەرنامەکەی جەنابتەوە بە سوپاسەوە داواکەم جەنابی وەزیری پەروەردە جەنابی هەموو ئەوانی کاربەدەستی پەروەردەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بابەتی مامۆسایانی وانەبێژ چارەسەر ناکەن بە گرێبەسێکی کاتی تا ئەو کاتە چونکە ڕێکاری یاساییەکان وایە پرۆسەی پەروەردە دووبارە ئەکەوێتەوە گرفت ئەم گرفتەش ئەوەیە کە ئێمە پێمان خۆش نییە اختیارێکی ناچاری هەیە خۆپیشاندان و بایکۆت دووبارە دەست پێکاتەوە ئەگەر مامۆسایانی وانەبێژ مافەکانی خۆیان نەگەن ئەگەر قەرارە لێتان زیادن ئیزنیان بدەن بۆ ماڵەوە بام ماڵێ مەرەخەز من لە خوێندن و بچم خەریکەوە بە بایکۆت وەگینا هیچ کەس یەک مامۆسای وانەبێژ لەگەڵ بایکۆت نییە بایکۆت کارتێکی ناچاری زۆر ناخۆشە زۆر باشە مامۆساوتی من بەناوی هەمویانەوە گەرێک شتما بە زۆر بە کورتی چکە کاتم نەما بە زۆر کەوتی بەناوی هەمووتانەوە قسەی هەموو داوا لە هەموو جەنابەکانەکەم ئەوانەی کە بربستن لە کەرتی پەروەردە بەڵێ تا بە زووترین کار ئاور لە مامۆسای وانەبێژ بنەوە بۆی کە پرۆسەی خوێندن پەچی نەکەوێت ساڵی ئایندە دەستان خۆش بێت ڕێکەوت لێرەوە درود و ینی سەری نوازش بۆ سەرجەم مامۆسایانی هاوڕێمەوانی کە لە پرۆسەی پەروەردەیە خزمەتیان کرد
بەداخەوە بەوانە بێژیەوە سەریان نایەوە یعنی ژمارەی زۆر لە مامۆسانی وانە بێژمان بەداخەوە بۆ ئاواتەوە ڕۆشتن و سەریان نایەوە بەڵێ ینی ئێمەش زۆر بەمان منێکیان خۆم لەوانەی زۆربەی جاروتومە ڕۆژێک دێژ ئێمەش بەوانە بێژی سەرینی بۆ هیواین کە سەرۆکی حکومەت و جێگیری سەرۆکی حکومەت جۆرە داواکاری مامۆسانی وانە بێژگرێ و بەڵێنێکی ڕاستی پاکیان پێ بدات بۆی لەم کێش و گرفتانە مامۆسانی وانە بێژ بە دوور بن. منژێک قسەی کۆتایی ما هەرچەند مامۆسای برای بەڕێزمان مامۆستا محەممەد کەمال ئاماژەی بەوەدا بە ناچاری ئەو کارتە هەر بەردەوام لەبەر دەستمانایە و کارتێکی نەسووتاوە بەڵام ئێمە ناچارین و تووشی دەیان و سەدان گرفتیش بوون بە بوونەوە خۆپشاندان و گربوونەوە ناڕزاتیانش بەرحاڵ بەڵام ئێسش هەرچەنە ئەها بەرچاوڕوونیەک نییە بەڵام هەر ناومێت نابین ومێدەکەش لە ڕەحمی خوای گەورەوە ئینشاءڵڵا بەڵێ ئینشاءڵڵا بەڵە بێگومان هەر چاوەڕێیەکەین کە دەرچەیەک هەر بدۆزرێتەوە ئینشاءڵڵا و لایەنانی پەیوەندیدار کە بەهۆش بێنەوە و بەڵێ و ئێمە بە ڕۆڵەی خۆیان بزان و خەمی ئێمە بە خەمی خۆیان بزان سی چرکەمەوە منیش لە کۆتایە لە ڕاستیا من هەر باسی کێشەم کرد هەر کێشەکانم باس کرد یەک کێشەی زۆر گەورە ماوە کە باسی کەمەویش گرفتی درۆنی تورکی و ئێرانیە لەسەر ئێمە شەو ڕۆژ 24 ساعت درۆن بەسەر سەری منەوەی لە گوندێکم شەو ڕۆژ 24 ساعت درۆن بەسەر سەری منەوە یعنی خەڵکی گوندەکە ئەترسن من چی بکەم مامۆستا هاوڕێمەترسن من چی بکەم سەلامەتی بۆ هەموو مامۆستایان دەستان خۆش بێ مامۆستا محەممەد مامۆستا دیار مامۆستا سۆران مامۆستا ڕێکەوت مامۆستا هاوکار سوپاسانەکەم لە پەروەردە جیاجیەکانەوەم ئێوارەیە میوانی فایل و دیاردە بوون بە هیوای ئەوەی لە ڕێگەی فایل و دیاردەوە توانی بێتوان گرفتەکانی ئێوە هەرچەند پێشتریش ئێوە خۆتان ئەو گرفتانەتان گەیانەوە بەڵام دووبارە لە ڕێی فایل و دیاردەوە گرفتەکانی ئێوەمان گەیان بێتە لانی پەیوەندیدار و بتوانین هۆکارێک بین بۆ چارەسەری کێشە و گرفتەکانی مامۆستایانی وانە بێژ سپاس کە بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەریکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەینەوە شاد و بەختەوەر بن.